دیارە ئێمە بەناوی هەڤاڵانمان لە مەڵبەندی نوۆی ڕێخستنی شارە زۆر ئەمڕۆ سەردانی کاکە بۆکانمان کرد کە یەکێک لە گەنجە ژیر و تێکۆشەرەکانی سنووری پارێزگای هەڵەبجەیە و یەکێکە لەو کوڕە زیرەکانەی کە توانیوێتی لە ماوەیەکی دوور و درێژ و دوای ماندووبوونێکی زۆر بتوانێت زمانی کوردی سۆرانی داخلی سێڤەری گوگڵ بکە و ئەمە خزمەتێکی گەورەیە بە میلەتەکەمان و هەنگاوێکی گەورەیە بە ئاڕاستی بەرەو پێشچوونی بەشداری کادر و کوڕان و کچانی ئەمیلەتی ئێمە لە تەکنۆلۆژیا و پیشەسازی تەکنۆلۆژیایە بۆیە ئومێدەکەین ئەمە سەرەتای هەنگاوێک بێ بۆی کە بتوانین گەنجەکانی کەشمان زیاتر هەم بدرێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش زیاتر پشتیوانی ئەم نەوە گەنجە و داهێنەرانە بێ بتوانین خزمەتی زیاتر و زۆرتر بکەین ئێمە هاتین لە نزیکەوە پیرۆزباییمان لێ کرد و دەستخۆشیمان لێ کرد و پشتیوانی خۆمان و کۆمەڵبەندی ڕێخستنی نوێی شارە زۆر بۆ دەربڕین ئومێدەوارین ئینشەڵڵا هەمیشە سەرکەوتوو بێ و پشتوپەنای ئەم جۆرە لە کادران و لە تێکۆشەران و کچان و کوڕانی خاوەن ئەزمون و ژیری خۆمان بین. سپاسی هەموو هاونیشتمانیان هەموو گەلی کورد بکەم بەبێ جیاوازی کە لە تۆڕەکانی ئینتەرنێت و لە فەیسبوک و لە ئینستا و سەرجەم لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێم و سەرجەم لایەن و حیزب و هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بکەم من سەرەتا سپاسی بەڕێز کاگاسۆز و سەرجەم ئەو ستافەی کە سەردانی ماڵەوەیان کرد ئەکتان کێشا سپاستانەکەم یاخۆ بەخێ بن سەر چاو و هیوادارم بتوان کە بە هەموو هەوڵ و ماندووبوونی بە هەموو هەوڵێک بتوان هاوکاری هەموو گەنج و لایەنانە بکەن بەبێ جیاوازی کە خزمەت بە نیشتیمان و گەلی کورد و بە تایبەت چین و توێژەکانی کۆمەڵگا و هەژارانەکە.